بەداخەوە هونەرمەند دێنی بەکرد بەڕێوەبەری سینەمای سلێمانی ئەمڕۆ کۆچی دوایی کرد. دێنی بەکرێکێک بوو لە ئاکتەر و سینەما کارە دیارەکانی کوردستان کە خاوەنی چەندین دراما و چەندین کاری شانۆیی بوو. بەڕێوەبەری سینەمای سلێمانی لە تەمەنی 47 ساڵیدا ماڵ ئاوایی لە خانەوادە و هاوڕێ و هونەرەکەی کرد. دێنی بەکرێکێک بوو لە ئاکتەر و سینەما کارە دیار و چالاکەکان و لە چەندین دراماشدا بەشداری کردووە، لەوانە درامای گەردەلوول و هەروەها درامای کۆشکی هەنار کە لە ماوەی ڕابردوودا لەسەر شاشەی کورتسات نمایشکرا کە ئەوەش بوو بە دوایین وێزگەی کاری ئەو هونەرمەندە. کاکەخان ئەمرێکی ترێ بە من نییە؟ زۆر سپاس، زۆر ئاز مای دکتۆر جان. حەزێت نییە، کاتێکی خۆش بۆ تۆ.